مناڵی زۆر خۆشبەختی لەم ژیانە هەر یەکێکمان خویەکمان هەیە و بیزانە ئەوەی لە مشکەدا دیارە ئەوەیە کە بە پلانە بزێ وەروەکو ناوەکەی هەردەم لە کار و گەڕانە خەپاردەم پێمانەڵێ لە پێش بڕکێ کەس نادۆڕێ کەس نادۆڕێ حەوت مناڵی زۆر خۆشبەختی لەم ژیانە هەر یەکێکمان خویەکمان هەیە و بیزانە شوشە زۆر باش گرت لێگرێ پێشەوەی هەر شتێک بڵێ هەردەم نون وەها دیارە لە هاوکاریمان ناوەستێ شوشە زۆر باش بە هاوسەنگی لە هەر کوێدا بێ وەستێ لە هەر کوێدا بێ وەستێ شوشەی خەواڵوو لە خوێندنگەی بنەڕەتی ناوشارخان ڕۆژێکی خۆشی کاتی دەوام بوو. مامۆستا شیرین خەریکی باسکردنی پیتی خبوو. شوشە لە پڕخەوی لێکەوت. مامۆستا شیرین وردە وردە لێی نزیک بووە و بە پەڕێک خوتوکەیە. مامۆستا شیرین وتی: شوشە دەی هەستە لە خەو. شوشە چاوی کردەوە و چەند چرکەیەک چاوی تروکاند و هەوڵیە بیری بکەوێتەوە بزانێ لەکوێ بووە. مامۆستا شیرین وتی: لەوە چێ دوێنێ شەو تێرخەوە نەبوو بێ، ئەوە ڕاستە؟ نەخێر تێرخەو نەبوو. ئەنجا بەدەم باوێشکەوە قسەی تەواو کرد و وتی: ئەم شەو زووە چمە ناو جێگاوە مامۆستا. کە لە خوێندنگە تەواو بوون و گەڕانەوە بەرەو ماڵەوە لە ڕێگا سوسا ڕووی کردە شوشە و پێیوت: من سەیرم لێ هاو تۆم ڕۆ لە ناو پۆلاخە و لێکەوت بەڕاستی ئەوە شوورەیی بوو هەمویان سێریانە کردی ئاگاو لێ بوو. شوشا وتی: ئەزانم بەڵام چی بکەم بەدەست خۆم نەبوو زۆر هیلاکەم. ئەڵێ چی هیلاکی؟ شوشا وتی: بەڵێ زۆر هیلاکەم، زۆر هەست بە هیلاکیەکەم. ئەوە خەتای ئەوەیە کە شەو دەشێت بەتانێکی هاتا درێن ئەخوێنیتەوە تۆ بێ لای تاگۆ لێ پسەندرێتەوە. بەڵام ژیان بە خوێندنەوەوە تامی هەیە. شوشا وتی: بەڵام من نەمبیستووە کە کتێب تامی هەبێ، هەر شفتە تامی هەیە. سوسا وتی: ئیتر پێم ناڵی کە کتێب چۆن تامی هەیە شوشە؟ دەی گوێمەیەرێ. شوشا بەدەم چاو هەڵگڵۆفینەوە وتی: نەختێ پێ هەڵگرە بۆ ئەوەی زوو بگەینە ماڵەوە سەرخەوێ بشکێنم. کاتێک گەیشتنەوە سەردارەکەی خۆیان شوشا لەسەر قەنەفەیەک پاڵکەوت. ئەنجا کتێبێکی بینی خۆی پێنەگیرا و کتێبەکەی هەڵگرت. تەق نونوو بوو لە دەرگایە. تۆ حەزی لە ڕەنگردنە؟ لە شوشەی پرسی: ئەم دەفتەر وێنە نوێیانم هێناوە زۆر جوانن. شوشا وتی: ناخێر سوپاس دەکەم، ئێستا هیلاکەم ناتوانم. با ڕەنگکردنەکە بخەینە سبەینێ. نونوو وتی: زۆر باشە. کاتەم نەچم بۆ لای مشکە. کە نونوو ڕۆشت شوشا دیسان دەستیایەوە کتێبەکە. تەق شوشا بە بێزاریەوە هەناسەیەکی هەڵکێشا و چوو بۆ لای دەرگاکە کە تەماشای کرد کە وێشکە بزیەوە لە دەرگایە. تۆ یەی لەگەڵمانە سواری پاسکیل ببین؟ شوشا وتی: ناخێر سوپاس دەکەم. ئەوە زۆر خراپە، تۆ پێویستە بە ڤیتامینە. هیلاکەم هێزم تیا نەماوە.
کەروێشکە بزێوتی ئێ باشە زۆر باشە شوشە منە ڕۆم و سبەینێ ئێمەوە شوشاوتی ڤیتامینم ناوێ ئەمەوێ بخەوەم. کەروێشکە بزێوتی هیوادارم کە سبەینێ باش ببیتەوە دەی ئەگەر وایە من پێویستە بڕۆم کاتێکی ترە و بینمەوە هیوادارم زووتر چاک ببیتەوە کەروێشکە بزێ و بەڕاکردن ڕۆیشت و شوشا جارێکی تر کتێبەکەی گرت بەدەستیەوە تاق ژیژە بوو لە دەرگایە ژیژاوتی من فێرم ماوازێکی تازە بژەنم وەرە باوچیم بۆ لێ چەمی چاوە ماسی تۆ بەدەم پاڵکەوتنەوە تەماشای ئاسمان بکە منیش ئاوازەکە بۆ لێم و دڵخۆشەبی شوشاوتی ببوورە کاتی ئەوەم نییە. سەرقاڵی کتێب خوێندنەوەم. ژیژا پێیوت تۆ نابێ هەمیشە بۆ خۆوەر کتێب بخوێنیتەوە جاروباریش پێویستە گوێ لە مۆسیقا بگری بۆ خۆ سەرنج لە هەورەکان بیت و سێریکەی شوشاوتی باشە بەڵام ئێستانە کاتێکی تر. ژیژاوتی زۆر باشە شوشە منەوە بینمەوە ژیژا ڕۆیشت و شوشا دیسانەوە دەستی یایەوە خوێندنەوەی کتێبەکە بەڵام هێندەی پێنەچوو خەوی لێکەوت کە کاتی نان خواردن هات دایکی شوشا چووە لای شوشا بۆ ئەوەی خەبەری بکاتەوە دایکی پێیوت ئەزانی لەکەیەوە خەوتوی شوشە ئێستا هەستەکات درەنگە. ئەنجا دەستیە لە ناوچەوانی و لێی پرسی شوشە تۆ باشی نەخۆش نیت؟ شوشاوتی من نەخۆش نیم هەر هیلاکم دایکە. دایکی وتی ئەوە هی ئەوەیە کە زۆربەی کاتەکانە خەریکی خوێندنەوەی بۆیە ئاوای. کتێب خوێندنەوە کارێکی باشە بەڵام ژیانە پێویستی بە هاوسەنگیە. تۆ هەر نابێ بایەغ بە مێشکێ بی شتەکانی تریش پێویستیان بە بایەغدانە ئەبێ ئەوانەش بکەیت. شوشا پرسی ئادێ بۆم باسکە؟ دایکی وتی زۆر جوانگیۆم بۆ بگرە ئەو کاتێ لەگەڵ هاوڕەکان تایاریەکەیت ئەبێ دڵە بخەیتە کار. شوشاوتی ئەی جەستەم. دایکی وتی جەستە لە کاتی وەرزشە بەکارەهێنرێت. ئەی کێ ڕۆحم بەکارێنم؟ دایکی وتی تۆ ئەو کاتە ڕۆحە بەکارەهێنی کە دەستە خەیتە کارێکی هێمن لە ناخەوە نوێتە کاتەوە. مرۆڤ بۆ ئەوەی هاوسەنگی لە ژیانیا بەدەست بێنێت پێویستە هەموو ئەو شتانە بکات. مەبەستم یاری و وەرزش و کارە هێمنانەکەیە کە لە ناخەوە نوێتە کاتەوە. زۆر سپاس دایکە گیان. شوشاوتی با بیری لێ بکەمەوە. بۆ سبەینێ شوشا بڕیاریان و بانکات و لێی پرسی هەر لەسەر قسەکەی دوێنێی ئێستاش ئەتەوێ وێنەکان ڕەنکەین؟ من ئێستا ئامادەم. بۆیە وتم با خێرا بێم بۆ لای تۆ. پاشەوەی هەردووکیان بە دەوری گوندەکە پاسکت سواریان کرد شوشا ڕۆی کردە کەروێشکە بزێوە و پێیوت بەڕاستی چێژێم لە پاسکیل لێ خوڕینەکە بینی زۆر سپاس. ئێستا هەستەکەم جەستم باشترە. هەروە هەستەکەم هاوسەنگیە گێتە ناو ژیانمەوە. لە مەولا ناو بەناو سواری پاسکی لە بین. کەروێشکە بزێوتی زۆر باشە. شوشاوتی ئێستا کاتی ئەوەیە بیر لە شتێک بکەمەوە بۆ ڕۆحم باش بێت. ئەمەوێ گوێ لە مۆسیقا بگرم و سەرنج لە هەورەکان بم. ئەی کوە ژیژە لەکوێیە؟ شوشا ژیژەی دۆزیەوە. ژیژە لە جۆلانەکەی خۆیان پاڵکەوت بوو. ئێستا ئامادەم بچین بۆ لای چەمەکەوە. لەوێش گوێ لەو ئاوازە تازەی تۆ بگرم. شوشا لەسەر گیاکە پاڵکەوت و تەماشای هەورەکانیە کرد. ئەنجا لەگەڵ ئاوازەکەیە
جڵەوی بۆ خەیاڵی شل کرد. بیری لە پەپولا کردەوە، بیری لە گوڵە کردەوە. ئەنجا کە کاتیەوە هات بڕواتەوە بۆ ماڵەوە، ڕووی کردە ژیژە و پێی وت: زۆر سپاس ژیژە. مۆسیقاکە بۆ ڕۆحم زۆر باش بوو. بەڵام ئیتر ئەبێ بڕۆمەوە بۆ ماڵەوە. کە گەیشتەوە ماڵەوە، دایکی لێی پرسی: پێم بڵێ ئەمڕۆ چۆن بوو کچەکەم؟ هاوسەنگ بوو. شوشاوتی: لەگەڵ نونووە وێنەمان ڕەنگ کرد و بەوەش دڵم خستە کار. لەگەڵ کەروێشکە بزەوی شاسواری پاسکیل بووم، بەوەش جەستەم خستە کار. لەگەڵ ژیشەشا بە ڕۆحم گوێم لە مۆسیقا گردای کە ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆش بوو. بەڵام ئێستا ئیتر پێویستم بە پشووە. دایکی پرسی: پێویستە بە پشووە؟ بەڵام پشووی چۆن؟ شوشاوتی: ئێستا کاتی ئەوەیە جارێکی تر مێشکم بخەمە کار. لەبەر ئەوە بێ ئێستا بچم بخوێنمەوە سەرقاڵی ئەوە بم دایکە. خوی حوتەم، مشارەکە تیش بکەرەوە. هاوسەنگی باشترین هەستت لەلا دروست دەکات. هەنگاوە بچووکەکان. خاڵی یەکەم: دوو شەو لەسەر یەک زوو بچۆرە ناو جێگەوە و بەیانی کە لە خەو هەستایت بزانە چەند چالاک و خۆشحاڵی. خاڵی دووەم: بۆ ماوەی یەک هەفتە ڕۆژانە 20 خولەک بخوێنەرەوە. خاڵی سێیەم: ئەمڕۆ لەگەڵ یەکێکدا یاری بکە کە ماوەیەکی زۆرە یاریت لەگەڵدا نەکردووە. خاڵی چوارەم: حەز لە چ شوێنێکی سروش دەکەیت؟ لە شاخ، لە ڕووبار، لە باخچە. ئەمڕۆ بچۆ بۆ ئەو شوێنە. کە گەیشتیتە ئەوێ بیر لە هەموو ئەو شتانە بکەرەوە کە لە ژیاندا دڵخۆشت دەکەن. بۆ نمونە نەنکت، یان سەگەکەت، یان ئامێرێکی تایبەتی خۆت، یان لە یاریکردن لەگەڵ هاوڕێکانت.